دەم باش تەماشەوان نێژا خۆشحالین جارێکە دند تەورێکێنەوە بە خزمەتاوێن هێژا گەشتین بابەتی ڕووجێکی بناو و نیشانên دیاردا بقاچاق برنا naftê lê Iraqê ku li berî çand rojan girtiyekî vîdyo bala bû ku li başûra Iraqê bi dehan tankerên naftê bi qaçax dihêne birin di nava vê girtiya vîdyoyê jî de polîs hebûn û polîs bêdeng bûn li hember vê yekê. Gelo li Iraqê ku Iraq dahatê wê esasî yê serekî anko piranî pişt bi naftê girê dide û bu cêvê li ser dahatê naftê dixemlîne û mezende dike ku Iraq niha rojane 2 milyon û 600,000 bermîlên petrolê dişîne dervey welat û dahatê wê bo gelên Iraqê bikartîne. Gelê caran wesa dihêt guhdarîkên li vir li wir naft bi qaçaxî dihête birin bereyên hûşkanî gelo ev diyar de bû heye niha li Iraq nehatke çareserkirin aya hêzên ewlehî hêzên ewlehiyên Iraqê û asayîş û polîs û artiş nikarin ku pêwîst snûran kontrol bikin yan jî hinek ji berpirsên peywendîdar bi vî barî ve li piştvêyekene gelo. دیاردەی بەقاچاق بردننی ناوت لە عێراقدا ئەمە ناونیشانی بابەتی ئەمڕۆیی بەرنامەی ئێوە بەرنامەی مایکی خەڵکە لە خزمەت وەرگرتنی سەرنج و بچوونەکانی ئێوەداین لەسەر تەوەری ئەمڕۆمان. فەرهاد لە دووکی ئەس بارم یەکەم پەیوەندیکاک فەرهاددەم باش. چۆنی باشی؟ زۆر سوپاس. سوپاسی بەرنامەتت بکەم. سوپاس بوتەژی gelek. Ez wek pêşmerge em divê peywendî ta bikêm. Keremke. Ew pasawanî boregahî le maaşekê 301,000 e û bêjîtin ser zêrevanî jî ne û ziyadeş me nekir. Yani em hêvîtken ricayetken yani maaşekê me vê pirsin yani ferq û cidayî nebîn yani boregah pasawanî boregahî le em jî wekî dî ser hewî jî nivêsiya zêrevanî dîvçûnek bû me hebît. Em cê dengê xwe cîne berpirsî cê bilind ku dîvçûnekî jî bû me pê nepirst zêrevanê boregaya maaşeke Tu zêrevanê baregehê hezbî ya ku te gotî kakê Ferhat? Belê. Tu zêrevanê li baregehekê hezbî. Belê. û maaşê te li ser çi ye gelo ew hewiyeta pêşmergatiyê çi li ser nivîsiye? Fermandeyê giştî pasawanî peyada nanî cerîme nanî sefa Yani tu fermanberekî taybet di wezareta pêşmerge. Belê ser hewî nivêsiya zêrevan. Belê kayk Ferhat li dûkê em ji daxwazikên ku te gotiyê berpirsa haydarî rewşeta bin deştî li hewlê rewa. Hemû katekî dikay deştî fermo. تەوەری ڕێسەنگارە بە قاچاقکردنینەوە پێم وایە وەزیری سامانە سروشتەکان دکتۆر ئاشتی زۆر جار لێدوانی داوە و لە زۆر کۆڕ و کۆبنەوە باسەوە کردووە هەر کەسێک شک و گومانی هەیە با بە سەردانمان بکەوە ئەمە بەداتا ئەرقامەکانی دەدەنێ بۆیە بە قاچاق بردن من پێم وایە قاچاق نێوە پرۆتۆکۆلیش لە نێوان هەردوو حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە باسی عێراق بەگشتیەکەین کاک دەشتی ئێمە بەگشتی باسی عێراقەکەین تایبەت باسی هەرێمی کوردستان ناکەین پێشچەندێک گرتیەکی ڤیدیۆ ئێستا بۆتان پەخشەکەین بەڵاو بووتەوە کە تیا دەرەکەوێت بەدەیان تانک لە باشووری عێراق نەفت بە قاچاق بەرێ و پۆلیسیش لە بەردەماوە نەستەوە بێ گواوە هیچ هەڵویستێکی هەبێ. ئێمە باسی دیاردەی بە قاچاقبردننی نەفت لە عێراق بە شێوەیەکی گشتیەکەین بە تەعدیل بۆ شوێنێکی دیاریکراو نییە بەڵێ. بەڵێ پێم وابوو لەسەر هەرێم کوردستان بۆ ئەگەر ئێمە قسە لەسەر گشتی عێراق بکەین فترێک وەر لێستا بینیمان پرۆتۆکۆلە چوەهمی لەلایەن وەزارەتی کارەبا وەزیری کارەبا و کەم مەبلەغێکی زۆر وەهمیش بوو بۆ ئەو کێشە و دۆخەکە ئێستا ژاتۆتە ئاراوە بەرژەوەندی شەخسیە پاکڕەوانەیە دیکتاتۆریانە بیر دەکەنەوە بۆیە میانتوانیوە خزمەتێکی فرەی بە هەموو تاکێک لە عێراق بکەنەوە مەذهەبی و عەشایرگەری و تاکڕەوانە کاریان کردووە لە حکوومەتی عێراق بۆیە من دەڵێم ئەگەر لە سنووری حکوومەتی ناوەندی عێراق بێ من دەڵێم فعلەن وایە ئێستا کەس بە قاچاق دەبردرێ و کاریش نەکراوە کە ڕێگری لەمە بکرێ. بەڵێ کاک باوکی بیلال لە شارە زۆرەوە ئەم کاتەوە باش باوکی بیلال. باوکی بیلار ئەگە لەسەر هێلی پەیوەندی ما بێ باوکی بیلال
بەڵێ شێرزاد لە قەڵات دزێ کاک شێرزاد ئەم کەتەوە باش کاک شێرزاد بەڵێ تەماشاوان نێژە وەکو خۆیایە نفت باند و بباندۆریترین چاافکانیە داهاتێک گشتی عێراقیە بەوێ چەندی ڕۆژانە بە کوژمی 2 ملیۆن و 600,000 بەرمیلێ نفتێ دەشینن دەرڤەی عێراقێ و دو پرۆژە بودجێ ساڵە 2011دا عێراقێ کوژمی هەر بەرمیلێکە نفتێ بە بەهای 95 دلاران دەخەملاند دەمەکێدا کۆژەنە فرۆتنە 1 بەرمیلێ پەترۆڵە عێراقێ بێ بەهای 104 دلاران بوو یاڤژی بەشێکە زۆرە کورتانانێ یا شادەمارێ داهاتیە و بودجێ ساڵە 2011 عێراقی جات کە چارەسەرکەن باوایەکی گشتی نە حکوومەتە عێراقێ جهێ گرنگی پێدان ژە ئەلیە بانکە نێودەوڵەتی بەهای 1 بەرمیل نفتا خاڤە عێراقێ بۆ ساڵە 2010 بێ بەهای 85 دلاران بە هەر بەرمیلەکێ هاتکە مەزەندەکردن. بەڵێ باوکی بیلالەکە باوکی بیلال بەڵێ تەماشاوان اینجا وەکو یاخویا پشتی کو جبهتا وزیر عراق رسمنویس پروژه یاسایی که نفت و گازی تپراندی و شاندیه بو پارلمان عراق بگومان تایبەت بە سەدەمی ناڕازیبوون فەیمانیا کوردستانی لەسەر vê یاسایê جاردن هەتا vegerandin bû civata wezîrên Iraqê ba axiftinkirin li ser. Bextewar me legele li şerî Silêmanî. Kayîk bextewar em keto baş. Em kete baş êware baş bo bername ciwan dest. Zor spas. Fermo. Wallah berastî em ê li ser nukteyê qise bikim. Ew jewayê benîsbet pêştir pêş awasiya malema pêş benîsbet ew şiqanî qalawa. Bale. Yani erzan dirawa pêyan bes deng niye boman tapokin yani ştekan culê xewanwa. Enca em dawakarim li hikûmet wek hersekî dawa pêman behanasmana bir tabakan bo bikin û sudmemîn bo lê erzana. Bale kay bextewar serincî tu gêşt Murat li dûkê digelmeye. الو کاک کاردم باش باشتر کاک مراد دستخوشی برنامه جدال کم راستی برنامه جدال همین جه خودانه و باید تاید ذکرین اینه بسن دلیو دنم ایشالا هم گازه ده خود داد که بله خب کاک کار احتمالا گله جارا صحبتم باید که بیدم اف خونه شینیت نوکه تقاعد بین از زیدهیش من نگیر که راتبت من زیده نبونه اوید پشمرگه زیره بونیه بله بۆ شوان نەگرنە کاک مراد بۆ هین نەگرنەوە دیودەچونە vê pirsێکیە گەلو بەس تۆ وەکو کەسێک تۆ وەکو پێشمەرگایتە دیڤچونکریە لەسەر جێم پەیوەندیدار بەرپرسێن خوا بێ گومانتایە گەلو بۆچی ئەف زێدەیە وەڤەند نەگرتیە بوو خدای کار بجن يعني هذا دو قسمه كشوان هذا مثلا وان تقاعد كريني هذا انا اريد خوب دست خود تقاعد كري اذا هذا شوانا جريت شوانا وانا جريتن اذا ما خود دعوه بخو كري يا قلت يا كارثه حيجي خب بقين حتى يكودي جام جوارين راستي بس ملي قدو يتصور كما ان شاء الله بركه بتجي خو بگیرید بله ام جی ویدارین پرسات جی خو بگیرید و بو علیین پیوندیدار چو بید باوکی محمد ل دوز خورماتو والله ام كاتو باش هەموو کاتێکت ماشي قربان زۆر سپاس باوکی قليا لك نالك ايوا بلا تو زور جارا مشغالي خلقيكي تو توريك اوجيني كاتك باسكري بابا توريك كاكا ئێمە بەس پێشنیارێکین ئێمە هەمووشگاری کەسێ ناکەین ئێستاش پێشنیاریەوەیکەین کە لەسەر تەوەرەکە بێ باسی بقاچاقمی نەوتە وانە کاکە گیان وەزانێکە لەسەر ئەو تەوەرە باسی کرد دوم کەس بۆ ئەویش ئینکاری لەو شتە کرد بەداخەوە من نازانم چی پێ بڵێم وا بزانم پێڵێم لە گوێی گاخەوتووە و باشێتە سەر سنوورەکان و مەرزەکان ئەو کاتە خۆی حکومدا ئەو خەڵکە خۆ کەڕوکوێر نییە کاکە و هەموو بەبەرچاوی ئەو تەنکەران هەر جادە نەما بەسەریا بڕۆی هەر ڕێگەوانی هەبڕێ لەبەر ئەو تەنکەرانە هەموو عالەم شتازانێ ئەو خەڵکە بۆ نقلیەکاو ینی ئەوێ نازانم چی بڵێ نازانم ئەو خەڵکە بەڵێ باوکی محەممەد گوتالێک ئەمە هەیە بوو هەیە پێت وایە بوو هەیە ئەم دیاردەیە ئەو دیاردەیە ئەو دیاردەیە بوو ئایا بوو هەیە بوو هەیە ئەو پرسیارە نازانم تۆ ڕوبەڕووی نیەکەی تۆش نازانم ڕوبەڕووی کێ بکەمە لە وڵاتە ئەوە دەوڵاتدارانە ئەبێ بزانن ئەوان سنوور هاوە دەفەوە نەک من و تۆ
ئەو ئەگەر من پاسەوانێکم لەو سنوورە و پرسیارم لێ بکەی لەوێتان جواب بدەم بەڵام داوای لێبر نەکەم نازانم بڵێم چی لەسەرەوە بڵێم بۆ خۆیان نەزانن چاکەزانن خۆیانەگەی خۆیان نەبایە ئەگەی خۆیان نەبایە کەسێک کە توانی تەنکەرێن ئەو دی بکە یەک جلیکانێکش نەک تەنکەرێک بە تاکید و خۆیان شەریکن تیا. بەڵێ سۆران لە شاری سلێمانی. الو بەڵێ کای سۆران باشیان کادە باش هەموو کاتێکێت باشی بەڕێز وەڵا ئێمە باشتر وایە لەبەرەوەی لە سنووری جنوب ئێمە ئاگاداری بە وردەکاری و شتانە ئێمە لە سنوورەکەی خۆمان وەکو سلێمانی و هەرێمی کوردستان ئاگادارین باشتر وایە لەسەرەوە قسە بکەین. بەڕێزم ئەوەی ئێمە ئاگادار بین یعنی لە ڕووی سەقامگیری و ئەمنی و هەموو شتێکەوە ئێمە یعنی لەوان زۆر باشترین بە بەرچاوی خەڵکەوە ئەم نەوتە ئەڕوا یعنی من پێم وایە ئەمە ئیشی مافیایە کاگەکان تا هیچ کەسێک خۆی بەربەر نازانێت. ئێمە لە ڕووی ئەمنیەتەوە لە ڕووی یعنی پەرلەمانەوە لە ڕووی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم و هەموو شتێکمان سەقامگیرە یعنی باز لە ئەمنیەت و لە سنووردارکردنی هەموو دەسەڵاتەکانەکرێت. بەس ئایا چەندەها جار پەرلەمان هاوڵاتی ڕۆژنامە کەسانی بێلایەن کەسانی پسپۆر قسە لەم بارە ئەکەن هیچ کەسێک خۆی بە بەرپرس نازانێت. یعنی تۆ دیقەت بە چاوی کامێرەکانی NRC و کێنێن چەندەها جارە و سنوورانە و مەرزانی پیشانەوە بە چەندەها تەنکەرە ڕوا ئێمە خۆمە لێرە بەرمیلێ نەوت بە 150,000 لیترێ بنزین بە 1000 دینارە. بەڕێزەکەم یعنی ئەمە گەڕێتەوە ئیشی مافیایە هەر کەسێک کە لەم بوارە کە لە ڕاگەیاندا باسی کرا و کەسانی پسپۆر قسەیان لەسەر کرد و پەرلەمانتار ئاگادارکردنەوەی بۆ وەزیری سامانە سروشتەکانە من پێم وایە وەزیری سامانە سروشتەکان بەناو وەزیری سامانە سروشتەکانە ئیجرا ئیش بۆ کەسایەتێکی دیارەکات ئەبێ بەرپرس بێت ئەبێ بێ ڕوونکردنەوە با بۆ ڕای گشتی ئایا ئەم نەوتە ئەڕوات ئایا ئیسفادەکەی چی ئیسفادەیەکی بۆ هەرێمی کوردستان باوەڕم پێ بکرد لە ساعاتێک ئەسێ بۆ لە ساعاتە لە بودجە لە بەغا ئەگەر ئەومان لێ ببڕێت ئەبێ کەناڵەکەی ئێوە دایخات ناوەکو هەموو کەناڵەکانی تر دەستخۆش بۆ بەرنامەکە. بەڵێ سوپاس زانا لە هەولێرەوە لە سەلەمان بابەت کاک زانام کاتەوە باش جانەکەم کاکە کاریوارە باش باشتر بوو جەنابەت فەرموو. زۆر سوپاس دەکەم دەستخۆشی لێ یەکەم بۆ تەوەرە گرنگە زۆر سوپاس. کاکە کاری من ڕاستیکەی ڤیدیۆیەکم بینی جەنازەم هەمان ڤیدیۆ جەنابتانەوەی کە بۆرێکە کوونەکەن و نەوتەکان دەرێنن ینی پیشانی یام پێیوتم کە وڵاتە تەواو بەڕڵاییە بەڕاستی کێشەکەەوەی ئەمە بووە بە کولتور ینی هەر ئەوە نیە لە جنوب هەبێیان لە بەتایبەتی لە شیمال لەوانەیە بورێکە نەبڕنەوە لەوانەیە بە ئاسانیتر دەریبێن بەڵام کێشەکە لێرە ئەوەیە ئایا چی ئەم نەوتیان لێ ئەکڕێ ئەگەر دەربکەوێ لێ بکۆڵرێتەوە ئەم نەوتە ئەبرێ بۆ چی و چی لێیانەکڕێ دیارە هەر ئەوان پشتی ئەمان ناگرن هەر ئەوان لە کاتێکە کازانە لە کاتێکە کە پۆلیسیش ئەبینرێ لەم گرتە ڤیدیۆدا پۆلیس ئەبینرێ کە ئێستا پیشانی بینەرە بەرزەکان ئەدەین پۆلیسیش تیاد بە دەرەکەوێت تو ئەمە چون لێکە دەیتەوە. بەڵێ خۆی پۆلیس ئەرشی زۆر گەورەیە سەرشانە و خەڵکمان هەیە پۆلیسە بەڕاستی میلەتی عێراق و کورد بەتایبەتی خەرزارێتی بەڵام لە هەمان کاتانێ پۆلیسمانەیە دەستیان بە خوێنی چەندها خەڵک سوورە بەس بە خاگەوەی کام سەربەلایەنێکە ئەو سەربەلایەنێکە ئەگەر بیرمان بێ کاتی خۆی هەر لە کوردستانە نەوانتوانی بچین بۆ کۆلێژ لەبەرەوەی لە پاسەکە کابرا سەرەکەەوە نەمانەزانی پارتییانە چێتیە ئەیوە تۆ چیت ئەگەر بوو تا پارتیم کابرایەکی دەچوو ئەی کوشتی ئەنی نەتەزانین ئەی بردی بۆیە بەڕاستی هیوادارم نەجاتمان بێ لەم وڵاتە لەبەرەوەی بەڕاستی ئەو شتانێکی ئیبینین لاقل ئینسانێت دەرچووە تەحمل ناکرێ و دەستخۆشیتان لێکم و زۆر سوپاس کای زانە لەولێرە بەڵێ تەماشەوانێنێژا تەها لە بادینا لەگەڵمانە. السلام عليكم. عليكم السلام. باشی گیان زۆر سوپاس کەرەمکە بەڵێ دەنگی تەلەڤیزیۆن خۆیەکی کێم کە باشتر ئەس گۆداریەتە بکەم. بەڵێ زۆر سپاس. بەڵێ کەرەمکە انتشارك وقتی خو ام قوة زاوية بوين ام جيش عراق بوين بله وقت كل بغداد دوم مكر والميسل بله كان كذا عرب ازق مكر عم هوتنا وعم جامو كردين ونكمل مرة استدامة الحكومة هرم كردستان وما شارع سريكين كان. بله کاکی تا ام جی ویدارین جن پیوندار گوهداریا دخوازته کرده روان لە شاری سلێمانی لەگەڵمانە.
کاک ڕەوەند سڵاو سڵاو سەرچاوم سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم زۆر سپاس یای سەرکەوتنتان بۆ خوازم ڕاستیەکەی یەک لێم هەبوو لێتان ئەوکو پێشنیارە ئەگەر قبول بیکەم لە خزمەت داین ئەگەر ئەوە لەسەر و سەردێڕە بتان نووسایە بە هەدەربردننی گەورەترین سامانی کوردستان نەک عێراق بەڕاستی ئەوە زۆر گەورەترە لەوەی کە بنووسێت لە عێراقا بەڕاستی گەورەترین بەرهەم کاکە لە ناو کوردستانەیە ئەوەی لە بەرچاوی خەڵکەوە برێ ئەوەی کە دزدێ ئەوەی کە کەس ناتوانێت فزەکە دەمی پێداخرێ ئەوەی کە هیچ شتێکیان بۆ کەسێک نێشتۆتەوە کە فزە بکە کاکە لەم ڕۆژەیە تەنانەت ناتوانین داوای مافەکانێکی کە سەرەترین مافی ژیانی ئینسانە جا بگاتە نەوت داوای نەوتکە یان داوای مافێکی حەقێکی گەورەتر کە ئەبێت چی لێبێ ئەم پرسیارە گەورانە بێت لە شیکە بکرێ بەڵێ کاک ڕەوەند باوکی نزارە لە قەندیل دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس کاکە گیا وەڵی بنسبەت تەوەرەکەت بەڕاستی من پێم وایە تەنها دەستی بەرپرسەکانی لە پشتیان ئەگی ناخۆ هەموو کەس دەزانێ کە کەسێکی ئاسایی ناتوانی ئەو کارانە بکە بەڕاستی ئەو گرد ڤیدیۆیان لە کەناڵ بەڕێزەکەشان دەرکەوت ینی هەموو کەس دەزانی بەڕاستی کەسی بەرپرس نەبێ هیچ کەسێکی ئاسایی ناتوانی ئەو جۆرەشتانە بکە من پێم وایە تەنها بەرپرسە باڵەکانی حکوومەتی عێراقی و هەرێم ئەو کارانە داعام لە کوردستان بێ یان لە عربستان بێ جا من هیواداریشم بەڕاستی زیاتر باسی بەرنامەکانی ئێوە بەڕاستی جێگای دەستخۆشی کاکە کەناڵیشە بەڕاستی کە خەڵک گوێی لە ڕابگری بەڕاستی من هیوادارم یەکێتی نیشتیمانی کوردستان و دستۆی گۆڕانی یەکجی بگرنەوە و دۆست و دانگرانی خۆیان خۆشحاڵکەن دڵی دژمنانیش بەڕاستی پەکەنن بەڵێ باوکی نزار لە قەندیلەوە بەڵێ کرد بەشی کۆنتترۆل جێم لێبیا و گرتە ڤیددیو بوومان بەڵاو بکەنەوە کە لەسەر ئەو لە باشووری عێراق کە هەندێک تانکەرینەوە بەدەهان تانکەری نفت بە دیار ئەکەوێ کە نفت عێراق بە قاچاغی ئەو دیوەکرێ وتصير مشاكل يا اخوي تصير مشاكل والله هدف تفاهمون والله انا ما عندي شيء والقران مده هسه انا كل واحد ياخذ له 10 سيارات يتوكل مو مصاحب هو مخلص الحاله انت مسيب الحاله بەڵێ ئەوەی ئێستا ئێوە بینن بینارە بەڕێزەکان بە دەیان تانکەری نفت لە باشووری عێراق کە نفت بە قاچاغیا بڕێ و ئێوە بینە لە بەرچاوی خۆتان هێزی پۆلیسیش لەوەیە بەڵام هیچ ڕەتفعلێکی نییە ئەڤین بینن تەماشەبانێژا برنا نفتێ بە قاچاغی و ئەف تانکەرێت هین دەبینە لە باشووری عێراق بدەهان تانکەر لە دیفێک ڕێز بوونە و هێزین پۆلیسیش لێوەرن بەس هێزین پۆلیسی هیچ ڕەتفعل و کاربەدانێنوان نینە بەڵێت تەماشەبانێژا ئەڤین بینن لە بن ئەردێویژی تانکەرێکی نفتەیە کۆ نفتێدا بێگومان کو ئەوژی بە قاچاغی تێتە برێنە کوین بینن ئەوان هیچ سیما و هیچ جل و بەرگێکی وەسا لە بەرنیە کۆ مرۆڤ بزانە ئەڤە سەر بە وەزارەتە پەترۆڵە عێراقینە ئەڤەژی جیەکە کۆ نفتێدا تێدا هەیە و خودێ زانی کاوێکی بە ئاشکرا بووە و چاوادینە دەربە دیاردا قاچاق برنا پەترۆلێ لە عێراقێ کۆدنەهادا گەلێک جاران لەوان گرتە ڤیدیۆیاندا دەهێتە بەرچاوکردن و لەڤەر لەوەر لە چاپەمەنیەدا دەهێتە گۆهداریکردن دیار
که بربراوه حتی هاجی که نفت دیدم که دا کوچان ریکندن هنه بو فرمی شاندنا نفت عراق بو در و مینا بندر جیهانی ترکیه او کل باکور عراق نفت بویرت تشاندن هر وها بندر بصره کل باشور هر وها گلی کرین هشکانی هيا کو به تانکران نفت ده تشاندن بو در و عراق لعبا هم دبینیم بو به قاچاقی نفت ده تبرن دیدم که دا عراق نهاده خودی پلیس و اسایشو مؤسسات فرمیه و وزارت پترول عراق قالوا أبا بينن أبا جوان ديمانا يكو بترول قالوا هون باش ببينن أبا همي بترولا وبفيرجي همو بهدر دچا ببلاج دچا أم جرت فيديو كي وي برسي سابين بين رابرزكان أما بقى شاق بردني نوط عراق أما همو رجينا وتكبا هدر أشي ببلاش أشي أما بديان تانكري نوط لريا امش تانکری نوتن بگو ما چاورینه که چاوروانی اون که تانکر کان پرکن باوی نوت اودیو بکن لکاتک که هر مل گرت ویدیو دا هزی پلیس هي لو ناوچه بالام دستوسان ما هیچ رد فعلی کنیه اما نوت عراق نوت که بمشوی ام نوته به هیچ سیستمی که مدرنیزان سی تکنیکی که برزه و ام نوته هموی ببلاش اروا هموی ببلاش لسر خولوا اتویتوا بله اودیتی او گرت ویدیو بی تماشا نجا و کل ویدیویات که بالاف کردن لباشور عراق و کوودیتی کو بگمان و نبخوا خفت افهمی پترولا به بلاج دچه به قاچاقی دچه و هزین پلیسی جی لویر دست واسطه من گلو کیل پیش ویدیار دی آیا هزین پلیسی و کو پیوست کنترل نکن آیا دزگین فرمی پیوندیدار چه خبر دادن بوان جوره دیاردان بله سامان لشارزور جم کاتر باش برزم همو کاتکیت کاک سامان پێ خۆشحاڵم بە وەرگستنی بۆ بەرنامەکە وەڵی من لەسەر تەورەکەی جەناب و دوو پرسیارمە یەکیان پەیوەندی نییە بە تەورەکەەوەی چیان پەیوەندی بە تەورەکەەوە هەیە بەنسبەتەوەی کە پەیوەندی بە تەورەکەەوە هەیە ئەم بەرپرسانەیەمە چ بەرپرسی حکومی با بڵێم هەرێمی کوردستان بێ یان حکوومەتی عێراقی بێ خۆیان ئاگادارن لە بردننی ئەم نەوت بە قاچاخەیە چونکە ئەگەر خۆیان ئاگادار نەبن هێزی پۆلیس لێوایە چۆن یعنی هیچ هەڵوێستێکی نییە بەرامبرێ و سایقتانکەرانەیە ئەو کەسانەی کە با بڵێم بۆرێکە ئەشکێرن ئەمە هەم لە حکوومەتی عێراقی ئەوان ئاگادارن و هەم لێرەش ئەمان ئاگادارن ئەمانی خۆشمان هەر بە هەمان شێوە ئەوە پیشانە ڕۆژانە لە باشماخ و لە حدودەکانی کە نەوت بە قاچاق بن و هیچ کەسێکیش ناتوانێت لە وڵاتە قسە بکە ئەمە بەنسبەت ئەوە ئێمە هەرچەند قسەی لەسەر بکەین هیچ سوودێکی نییە چونکە خەڵک مزارەیەکە ئایکوژن هەموو شتێکەکە دەربارەی شتانە کەچی خەڵکیش لە پاش ئەوانە هەر خەڵک تاوانبارەکەن و ئەوانە بەنسبەت ئەو کۆمپانیاش کە داخراوە بەڕێزم ئێمە تقریبی 70 نفر هزار نفر لە سنووری سلێمانیا ئەو کام کۆمپانیایە کاک سامان کۆمپانیای ئەمەی ڕێبەر با بڵێم ئەوەی کە داخراوە ئێستا بەڵێ ئێمە خۆت لەوە چ ئاگاداربی خۆتان لە بەرنامەی خۆشتانە بە داتان بەزان لە یەکبارە باستان کرد تقریبی 70 نفر لەو خەتەی کڕی و ئێستا چاوەڕێ و خەتەیە بکرێتەوە دوو ڕۆژە داخراوە یان خەتەکە بکەنەوە بە یەکجاری بۆمان یا ئەگەر خەتەکە ناکەنەوە جوابمانکەن بۆی خەڵکەکە ئیش و کاری هەیە ڕۆژانە ئیشی بەوە ئەڕوات یعنی با ئێمە دانەنیشتن بە دیار شتێکەوە کە بۆمان ناکرێت ئەگەر ناکرێت کۆمپانیەکە جوابمانکە بڵێ ناکرێت ئەگەر ئەیشکرێت تاکەی چاوەڕێ بین ئێمە ئەمانە ئەیانێ پاریان بنێ وەکو هەولێر کاکە دەبا ئەمانیش لێرە شەریک بن باوەکو هەولێر شەریک بن نەجاتمان بێ لەم بەزمە بەڕاستی یعنی ئێمە نازانین ڕوو لە کوێ بکەین شتێک دامەزرێنی ئەو داوای پارەیەەکە لەولە ئەم داوای پارەیەەکە ئێمە نازانین چی بکەین بەڕاستی حەزەکەم لە ڕێی بەرنامەکەتانەوە زۆر سپاس دەکەم ئەگەر ئەوەمان بۆ چارەسەر بکەن سپاس دەکەم بەێ کاسەمان سەرنجێت لەبەر چاوەڕێگرین بە تاکیت سپاس پەیوەندێکت علی لە پیرەمەگرونەوە کاک علی ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش ێوارە باش برا باشتر فەرموو سەبارەت بە تەورەکە دەست خۆش بێت تەورێکی زۆر مەیمە لە جێ خۆیان بۆ شتە باز بکرێت بەڵام ئەگەر سەکرداتی و گر بیویستایە و شتان لەبەر چاو بگرێت دڵنیا بە زۆر دەمی وەشتانە دروست دەبوو یعنی بگرێمە چەندە لەبەی زیرەکمانێ وەکو پێشمەرگەی قساکەم چەندە لەبەی زیرەکمانێت لە زانکۆکان لە مەحەدەکان لە بواری خوێندنە کاکە یانێرم بۆ دەورە بۆ ئیسپانیا بۆ عیب نییە کاکە دەوڵەتەکەم هەرێمەکەم هێشا نەگەشتە ئەو ئاستەکە من کەمە قیادەی بکەم بەتەواتی تەلەبان لێرمە دەرۆ کاکەیان بڕۆ بۆ خولی پەرلەمان بڕۆ بۆ
وەزارەتی سامانە شوشەکەم تو ئەنێرم بۆ فلانشە تۆ ئەمە عیب نییە کاکە بەڵام لێرەکانە بۆتە چی خزم خزمیانە برادرینە نعنی حزب حزباتی نعنی قەنەعەت کە براکەم نعنی چەتی دوام بنێرێ پارتی دەبێ شەش بنێرێ نعنی هەر دەبێ ئەو ساڵی بەسەریا يعني من لم مشتت ناقم كاكا جام ملت بيستي بون نمو بيستي بنو چوار نمو كشر بكينوا بس اما تشاوي زور كذا كردستان خاصه سامان شروستيمان زور زوره بقول لما صيفه كان وهم شاخمان فرمو كاكا من يكشد بتورن فرمو الامارات لكويت تشاخيك هي دتو برسيري منظر ديكوري جوان يامكا يعني ايمن يعني اول شيء مناسبه بمنظري جان بو اقليمي باكو بخده يعني ما من لمانتي انا كم كاكا جان والله ما كان ليرك انا يكشي زوزو سريكي دور دبني لينا شي حكمراني لنا شغلان كسيك وكخوي بقايد بزاني براسي كقايد به بو كسا بيني كاكا طلبتي كاكا اي نير مدري ولات با فير بي عيبني كاكا جان اما ملتي نزاني اما خو موکشا مشتێک گەزانێ چۆن لە پێشە دەیانگوت کورد و پارە و خیانەت ئێستا کاکە مەسلەی پەیدا بووە لە فەیسبووکە لەم شەوانە خوێندومەتە برادەری بەڵای بۆ دەنووسێتی کورد و پارە و جوێنی نعنی من لەمە تێ ناکەم كاكا بس او ملته هلاك او ملته بس عقليتي او سايب لنا مشكا برمجي مكانوا عقلي ني بودان عقلي ني بيسي بعقلي ني بيسي بشاره زين بيسي بتكنولوجيا بلام كان فرمو كاكا كابري بوليس لي وسو بوركا تقنين اگر اما حكومتك براستي حكومت معنا باعترافي بنقا حكومته ابي بوليس انا محكمه عسكريه بكرن زايدا هيك بهيشويك عفاش مولو او بوليس انا قدوش ام سايخ تكرنا بمحكمه كرن فرمو سايخ كان من ظالم همو كذا أو شتازاني راسيازان سايقة قال لخو ناتون خلق ناتوني زانو بربسة شيء نارديتي أبي بداية محكمة باقيش بكري تادقاي لقل بكري وبتونترين سزابدري چونك غلطي حالاتك مدني مقابلية غلطة بلام غلطك سركرده مقابلي دوصد غلطة چونك لا عيندا يقيت بدك دولا كاكا تو أو شتتك بله کاک علی تو قیادت نکرد بله کاک علی لپیرمگرون و بارزان دوای امنا برای لسر ام تواره دیاردهی بقاچاق بردنی نفت لعراق دا بردوام بین لگلم بن جاردن صلاف تماشاوان نجا غنبار لدر بندی خانه ولا گلمانه کای غنبار ام کاتو باش کای غنبار خيرتنا باش باشتر بجنابت فرمو زور سپاس والله سرنجي التوريه مياري برنامجتان سرنج راكشان بويكا كم دار بيندي كم برنامج خوشحال بم بلام مش دور خوشحالي زور سپاس من دەست خۆشی لە نالیاکەم بەڵام نالیا دیارە بخۆی پامێکی هەڵگردووە هاوسەنگی وازم بوێری شتێکی وای لە بابەتێ بە بوێری هاوسەنگی بوێری و ڕازگووی زۆر سپاس من لەسەر ئەوەی دومیان بوێری تۆزەیە تێبینیم لەسەر ئەوانەیە بەڵام تەوەری بەرنامەکە زۆر پەیوەندی بە سامانی نەوت بوو لە سەناسەری عێراق دیارە ئەو گرتە ڤیدیۆی کە لە ڕێی ئەنتەرنێت بڵاو بۆتەوە چەند هاوڵاتیەک دەرەکا کە بۆریکی نەوتی عێراقشکێنن دیارە خۆی بۆ خۆی ئەمە ئەبێ ئێمە لەو بکۆڵینەوە کە ئەم نەوتە بۆچی هاوڵاتیان ئەو سامانەوە لێکن دیارە ئەمانە ینی لە سەرکردەکانەوە بەیان ماوەتەوە ئەمە دیار ئەبینن کە سەرکردەکان باشکرا بە ڕۆژی نیوەڕۆ بەبەر چاوی ئێستا خۆمان لە کوردستانەوە بۆ زۆر بەوازحی ئەبینین دیارە خۆی جاران بە جۆرێک بوو دزی بە شەو ئەکرا زۆر بە شەریفانە ئەکرا بەڵام ئێستا بینین کە دزی بە ڕۆژی نیوەڕۆ حتا سایق تەنکەرەکان لە ڕێگەوبانەکان ئەبینین کە هاوڵاتی ئەشێلن دوایەوەش کەس محاسبە ناکرێ لە وڵاتە ئەبینین دزی زۆر بە ئاشکرا کرێ ڕۆژانە تەنانەت گای غەمبار وەکوا بینی لە گرتە ڤیدیۆیەکە پۆلیسیش واستاوە کە بۆڕی نەفت ئەتەقێنرێ کەمە سامانی نەتەوەی عێراق سامانی عێراقە بێگومان کە ئەم سامانە بەڕاستی هێلی سوورە هەر کەسێ دەستدرێژی بوو سەرکە لە کاتێکە کە پۆلیسی شۆستەوە ئەم سامانە بە هەدەر ئەدرێ بە فیرۆ ئەدرێ بە قاچەق ئەبرێ پۆلیسی شۆستەوە لەوێ ئەوە پۆلیسە فەرمەوە لە گرتە ڤیدیۆیەکە لە بەرچاوەتە بینی تو بووەمە چۆن سەرنجی تو چییە قسەی بەڕێز جوانە بەڵام ئێمە حکوومەتی هەرێمی نابێ خۆمان بەراورد بە حکوومەتی عێراقین دیارە لە ناوڕاست و باشوور شتێک نییە ناوی حکوومەت بێ ئێمە لێرە حکوومەتێکی تایبەت بە خۆمانەیە ئێمە بینن ڕۆژانە دزی بەبەرچاوی هاوڵاتی ئەم وڵاتەوە دزی ئەکرێ کاکە تەنکەری نەوت هەمووی بەڕیز وەساون من بۆ خۆم لە دەربەنی خانم ینی ئەوەی کەم شارێ پیس کردو ئەوەی کە ژینگەم شارێ پیس ئەوەی کەم خەڵکەی بێزار کردووە
یان تۆ ئەگەر حەزەکەم کە ڕێتکەوتە دەربانی خان سەیتنەلی دەربانی خانکە بەڕاستی ژینگەی ئەم شاری ئێمەیان تێکداوە لە ڕاستیە ینی من حەزەکەم بۆیە بوتم نالیا ینی بوێری بتوانێت لەسەرمە قسە بکە من ئەبینم ماوەیەکی زۆر تەلەڤیزیۆنی کێنێن زۆر بە جەریانە لەسەر پرۆسەی ناردنەدرەوەی نەوت ینی بەدزیبرنی نەوت لە وڵاتە قسەی کرد بەڵام نابینم ئەو جوراتە نابینم لە نالیا بەڕاستی. بەڵێ کاک غەمبار لە دەربەندیخانەوە سلێمان لە سوڕان باشی بەڕێزم زۆر سپاس سەلامەندی من لە سەوتەوەرەی لەسەر تەوەری پێشمەرگە پێم باشە لەسەر تەوەرەکە بێ کاک سلێمان لەبەرەوە وەکو تو بینی ئێستا تەوەریمە لەسەر ناوتە بەڵام توانی سەرنجی خۆت بە کورتی بگەینی فەرموو مەسەلەی پێشمەرگە و پێفەوتە لەلایەنە تازەکراینەوە بەڵێ ئەوان لە قسەی خۆبوونیان لێوە ناگرن بەس لە ڕێی مەلبەندەکان و کۆمیتەکان باو سەر مانگا نەفەری 5,000یان لێوەرەگرن ئەو مانای چێداخوا دیانانێ نابوونە نەمەیە ئابوونەی پێشمەرگە بەڵێ کاک سوڕان ئێمە شێوادارین بۆ بەرچێوی بۆی تۆ لەلایەن شوێنی پەیوەندەرەکانەوە بێ بەڵێ تەماشاوانێژە لەسەر تۆری ئینتەرنێتێژێک محەممەد ئیسماعیل ئەڵێ بەڕاستی من پێ وایە گەندەلیەکی زۆر هەیە کە بە وڵاتانی دراوسێ ئەڕوا کاتێک کوردستان و عێراق لە خیردا تێدەپەڕێ هەروەها ئاسۆ کەماڵ ئەڵێ لێ پرسیینەوە نەماوە ئەوە تا لە گوندی حەسیرە لەلایەن لە لای کفری ناو دەردەهێنێتەوە کەس نازانێ بووکە دەڕوا بڵێ یاسین لە دەربەندیخانەوە کاک یاسین ئەم کاتەوە باش ئەم کاتۆی باش هەموو کاتێکت فەرموو دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم بەڕاستی بەرنامەکە لە جێی خۆیەتی زۆر سپاس بۆ مەسەلەی ئەمنوت بە قاچاقبردنە من پێم وایە ئەمانە حکوومەتی هەرێمی کورسان بە ڕێگەی نایاسایی ئەم نەوتە ئەنیرێتە دەرەوە حکوومەتی عێراقی سێرەکەی هەموو ساڵێک لە کاتی تەرخانکردنی بوجێ هەرێما لە ساحە حەفتەکەی هیچ کاتێ بەڕاستی نەناردیان تەنانەت ئەم جارێک کە بە قسەی بەرپرسان خۆیان احتراف بۆ ئەکەن لە سەدادەی بوجەی ناردە بۆ هەرێمی کورسان جا لەم بینەدا تەنها میلەتی کورد زەرەرەکە لەبەرەوەی بەرپرسان ئەزان لەبەرەوەی نەوتەکە خۆیان ئەیبەن حکوومەتی عێراقی تۆڵەی ئەو نەوتە ئەکاتەوە لە هەرێمی کورسان لە بوو لە ڕێگەی بوجەوە تەنها گەل لێرا زەرەرمەندە زۆر سپاس بەڵێ تەماشاوانە نیجا بە کوکای کەسینجی گوتی حکوومەت هەرێما کوردستانê ڕۆژانە 105 یان کۆپیتر 105 بەرمیلێن نەفتەی بۆ دەرەوەی هەرێمێ دشینە بەڵێ حەمید لە هەولێرەوە لە گەلمانەکە حەمیدم کاتەوە باش ئەو کاتتان باش لە هەولێری ئاغۆراوە سڵاوتان لێبێ سڵاو لە کاکەکاری بەڕێز لە هەموو کارمەندانی ئەو کەناڵە خۆشەویستەیە نارتی بە ناوی هەمووانەوە سەڵاو لە بەڕێزیشت و زۆر زۆر خۆشحاڵین فەرموو کاک حەمید ئەگەر دەرفەتم بدەی ئارامی خۆم وەرگرم پێم خۆشە قسەی خۆم بکەم سەبارەت بە تەوەری بەرنامەکە بەتەکید فەرموو و هەوڵیش دەدەم بابەتیانە بوو ئەگەر لام دابمێنەوە سەر ڕێگا فەرموو لە خزمەت داین ئەو مەسلەیە من وای دەبینم جارێهی کوردستان نێهی باشووری عێراقا ئەوە پەیوەندی بە حکومەتی بە عێراقەوە هەیە بە سیاسی کراوە بەڕای من چۆنە وەزای ئێساکە کە دەبینی لە حکوومەتی ناوەن لە حالەتێکی زۆر دڵە ڕاوچێدایە خەریکە هەموو هێزە سیاسەکان هەتا حکمی عێراق لە بەریەک هەڵدەوەشێ چونکە دەبێت حکومەتێک وەکو خۆتان دەیزانن بێتە سەرکار کە حکومەتی هەمووان بێ حکومەتێکی تاگرەوی نەبێ بەڕاستی چۆن وەزعی عێراق بە سیاسی کراوە نەوتی شەر بە سیاسی کراوە و ئەوەش درێژەی شەڕی کەنداوە بۆ خۆتان دەزانن یعنی ئێمە ئەمە هاوچێشەی نێوان ئێران و سووریا و لوبنان و سعودیە و دەوڵەتی ئیماراتە چەند ساڵە یا خەلیجی عەرەبی یا خەلیجی فارسی دەبا 50 ساڵیش بدرێتە دەست کورد ئەگەر قبوڵیانە ببێت بە خەلیجی کوردی نەوە سەروەتێکی جیهانیە جوانتر کۆنتڕۆلی دەکات دەبێت بۆ مسلمانان بۆ هەموو خەڵک خەرج کرێ باشە ئەگەر ئێمە ئەو نەوتەمان هەیە ئەگەر ئەو نەوتەمان هەیە بیفرۆشین کەس نەبێ لێمان بکڕێ و ئەوانیش تەکنۆلۆژیامان دەدەنێ باشە نەوت چی لێ بکەن خوا دایەتی بێ ئێمە و گەلی کوردیش هیوادارم لێرە بێلایەن بوەستێ خۆ نەکاتە تەرەف لەو کێشانەی ناو عێراق ئێمە سەلاحەدینی ئەیوبیمان هەیە نەچی عەگەرێتی کردو نەچوو نەگەرێتی ئێمە موسڵمانین
بەڵێ کاک حەمید لەسەرەوە چەند کۆمپانیەکی گەورەی دەرهێنانی نەوتە لە جیهاندەوە کۆکسن موبیل کە چەند گرێبەسێکی لە هەرێمی کوردستان کردووە حکوومەت هەرێمی کوردستان بۆی نەفت لە هەرێمی کوردستان دەربێنێ ئەن پەرە بە بواری نەفت لە هەرێمی کوردستان بدرێ بەڵام لەلایەن حکوومەتی عێراقەوە ڕێگری لێ دەکرێت لەسەر ئەم مەسەلەیە و هەگەر بەپێی بەرگەی دوی مادەی 112 دەستوری عێراقیش حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێمەکان و پارێزگای بەرهەمهێنەرەکان پێکەوە سیاسەتی ستراتیژی پێویست بۆ بەرەو پێشبردننی سامانی نەوت و غاز ڕەنگرێژ دەکەن بۆ کە ئەم یاسایش ئەم بەرگە لە دەستوردایە تایبەت بەم بوارەیە ڕێگا بەوە نادەن کە کۆمپانیا بەناوبانگەکانی جیهان و کۆکسن موبیل لە هەرێمی کوردستان لە بواری نەفت کار بکە. زۆر سپاس تێگەیشتم لە پرسیارەکە دەگەر مۆڵەتم دێ وەکو ژێزی هەورامان بۆ ساغ دەکەمەوە. کاکە گیان ئێمە دەوڵەتی یاسامان هەیە هیوادارم بەڕێز نووری مالکی وەکو دەوڵەتی یاسا کە بڕوات عقلەکانی کەسە بێ حکوومەتێکی هەمووان بێ حکوومەتێکی بنکەفراوان لە بەغدا پێک بێنێ ئێمە نە لە هەرێمی کوردستانە لە بەغدا بڕوامان بە حکوومەتی تاکە کەسی نییە تاگرەوی نییە و حکوومەتی ئێرەم هیچ درێخی نەکردووە هەموو کارەکانی لە ڕێگەی یاساوەیە سەر بەناوەند و بۆ هەموو شتێک بەڕێز سەرۆکی هەرێم دەڵێ ئاگادارمان کردوتەوە ئێمە عیلاقەمان لەگەڵ ئەو کۆمپانیایە یا هەر شتێ لە کوردستان بکەن بەبێ ئاگاداری حکوومەتی ناوەن نایکەن بەڵام ئێستا خەریکە دەرهاویستەی کێشەی شیعە و سونیەکان بێتە کوردستان کوردیش بکەنە تەرەف هیوادارم و سەرکردە کوردەکان خۆشیان پاراستووە نانێ بن بە تەرەف لەو کێشەیە هەموو خەڵکی کوردستانیش پشتیوانیان بکە من خۆم یەکێکم لەوە گەر یارمەتیم بدەی نازانم گوێ لێمەیاننا بەڵێ بە باشی من خۆم خەڵکی کوردستانم نە ئیستیفادەم لە پارتی کردووە نە لە یەکێتی نە لە گروپە ئیسلامیەکانی خۆشمان لە کۆمەڵ و لە نازانم یەکگرتو کیلۆیە گۆشتی سەدەقەم خواردووە بەڵام لەگەڵ ئەوەدام یای خێر و قوربانی لەگەڵ ئەوەدام وەک هاوڵاتیەک ئەمن و ئاسایشی پاراستنی ئەمن و ئاسایشی کوردستان هەرچی هەمووانە مادەم وەکو کەسێک هاوڵاتیەک و داواکارم لە مامەسانیانی لە ڕۆشنبیران لە هەموو عەشیرەتە بەڕێزەکان کە پشتیوانی لە حکوومەتی هەرێم بکەن ئەمنیەت و ئاسایشی هەرێمی کوردستان بخاتە خەتەرەوە بەگژی دابستنەوە ڕێگەی پێ نەدەن ئێمە ڕێز لە ئێران دەگرین لە تورکیا لە عەرەب لە سووریا لە هەمووی بەڵام بەڵێ کاک حەمید ئادامە لێ نەکا بەڵێ کاتی زۆر پێویستمان بە تۆدا زۆر سپاس بۆ سەرنجەکانت دیارە برادران زۆر دەمێکی لەسەر هێلی پەیوەندی نایکە ئیجازەمان بدەیت تێ فواد لەبەر دەڕاش کاک فواد بە دوای لێبورینەوە دەمێکی لەسەر هێلی پەیوەندی فەرموو هەموو کاتێکی جەنابەت زۆر سپاس تاکە دەربارەی نفتەی ئێستا لەوێنەکەی دیتمان بەڕاستی ینی جێگای داخە ئەو نفتە خانە بەلاو دەڕوە خەڵکی عێراقیش هەموو ینی زۆر برسیارە و ئەو نەفەش هەم بەهات دەڕوە هەم بە دزی و ینی بەلا دەڕوە کوردستانیش ینی چاوەڕوانی وەی دەکەنەوە لە پسیان هەدینیا پسیانی نەمالی خۆنیە هەتا ئێستا هەر بە پارەی خۆیان لێیان کڕی ئەو نەفەی دایان دەنێ ینی حسا کە زۆر بە خەمکوتی دابەش دەکرێنیەش بەڵێ ئێستا مقابل لە کوردستانی مەسفایەکی دەورە بلان هەیە ینی تا ئێستا نەفتی بەرهەم دەین نادەن هاوڵاتیان مەکراوی تاکو ئێستا عالمە نەفتی دەکڕێت بەڕاستی ینی جێگای داخە ینی وەکلان بەدەشی زۆر ئەوەیە خەڵکی کوردستان هەم دەبین ینی تەماشا دەکەی ڕۆژانە تەلەفۆن دەکەی دەبینی نەفت دەڕوا بە قاتار نەفەری شوێنە مالی خۆی دەلەتر نەفتی نیبی کاتە ناو سۆبەکەی خۆی دەرم کاتەوە بەڵێ ئاخ دنیا لە گەلمانە لە سلێمانی بەڵێ ببورە ئەهدنیایە بەڵێ گەرە کۆنتڕۆل ناوەکەی بەڵێ ژیانی من وڵای ئەوە باشە هیچ حەلێک نییە بۆ ئەوە ئێستا بۆ نمونە ئەگەر هەست کەسێک خۆپیشاندان بکە یا هەر شتێ بکە لەبارەی ئەو شتوانە ئایا ڕێگە چارەیەک ئەبێت خەڵکە کوژن و هیچ ئەمە لە گەورە کار بەدەستەکانەوە یعنی لە دەسەڵات لە بچووکەکانەوە نییە ئەم شتە دروست بووە بەڕێزمەکە ناوی خۆ دووبارە بکەیتەوە ئەهدنیا بەڵێ ببورە فەرموو بوراویت ئیجا بۆ نمونە دوور نەڕۆین لە کۆمپانیای نالیا کاڵێ هاوسەنجی بوێری ڕاستگۆیی بەڵێ لە کۆمپانیای نالیا بۆ نمونە لە گەورە کار بەدەستەکانەوە کاک شاسوار نازانێت بەڵام لە خوار ئەوە دز هەیە لە کۆمپانیای چاوی گەشتیاری کە دزەکە ناوی کاروانە من لەوێ کرێکارێک بووم لە بەردەستی ئەوە بە ئاشکرا دزی ئەکرد بەڵام من هیچ دەسەڵاتێکم نەبوو دەنگم نەگەیشت بە کاک شاسوار پێ بڵێم ئەوە دزە کاک طبعا
ئێمە ئەو NRT بەڵام تۆ کاکێشە ساریش بێگومانە و خاوەنددارێتی NRTەکە وەکو خاوەنی کۆمپانیالیاش دەرگای کراوەیە و دەرگای کۆمپانیەکەش کراوەیە بۆ هەر سکالای هەر شتێکی هەر کەسێکە بێ بووی ببە ئەوەی تۆش ئەڵەیەکە بەڵگەیەک حاشال نەگەرێت لە بەردەست دەبێت لەسەرەوە کاشاسوار خۆشی پێخۆشە کەسێکی هەر بەڵگەیەک هەر ڕخنەیەک لەسەر هەر کارمانتەنانەت خۆشی تا کارماندەکانیش بێگومان دەرگای کراوەیە بۆ ئەی ڕخنەکانی ببە و بە سنگێکی فراوان وەرەگرێ و بە دوادەچوونیش وەکو پێویست بواکە ڕێبوار لە شاری سلێمانی ئەم کاتتان باش هەموو کاتێکێت سڵاو بۆ بەرنامەکەشان و بۆ تەلەڤیزیۆنی NRT سڵاو لە جەنابیشت زۆر سپاس والله بەنسبەت نەوتی قاچاقەوە نازانم ئێمە پەرلەمانێکمان هەیە سەزاران ئۆپۆزیسیۆنی تیانە و بەڵام ئێستا ئۆپۆزیسیۆنی تایە ئیشی ئۆپۆزیسیۆن چییە کە ئەم نەوتە بەرەچاوی عالەمەوە چێتە دەرەوە ئەوە ئیشی ئەوانە زیاتر کاری لەسەر بکەن کە بە دۆداچوونی بۆ بکەن بەڕاستی ینی خەڵک دەسەڵاتی چییە بەڵام ئێمە پەرلەمانێکمان هەیە پەرلەمان هەقە بە دۆداچوون بۆ شتانە بکات شتێکی ئاوا دل و زەبەلا ڕۆژانە هەزارە هەتەنکەرە ڕوادەوە ئیشی بەڕاستی ئۆپۆزیسیۆنە ئیشی بەڕاستی پەرلەمانتارە نەک ئۆپۆزیسیۆن هەر پەرلەمانتارێکی بەویژدان بزانم پارەیەگە بۆم خەڵکە سەر فەکرێتەوە ئێمە شوێمان خۆشە ڕۆژی 10,000 نەڕ ڕۆژی 50,000 بڕوات بەس پارەکەی بزانم چێتە کوێ هیچ کەس کێشەی لەوەیان نییە نەوتی قاچاقڕۆنەوتی قاچاق لە جنوبی شەوەڕواوە کە خۆتان پیشانیێن وایە بەس من یەک شتێکی تر بەنسبەت تەلەڤیزیۆنی NRT بەڕاستی پێشەنگە بۆ هەموو بەرنامەکان بەڵام تا ئێستا بەرنامەیەکی نەکردووە لەسەر زیندانیانی شەڕی ناوخۆ کە بەیەکێتی و پارتی حیزبە ئیسلامیەکان و زیاد لە 5,000 زیندانی سیاسی شەڕی ناوخۆ هەیە تا ئێستا ینی لە هیچ لایەکەوەی بەتاکید کاکرێ بەراو سەرنجی تۆ لە بەرچاوەرەگرین بەڕاستی ینی ئەوە کۆمەڵی زیندانی 5,000 بەیەکێتی بە پارتی حیزبە ئیسلامیەکانەوە هیوادارم ئەمێکی لەسەر بکەن و بە داداتوونی بۆ بکەن بەتاکید سەرنجی تۆ لە بەرچاوەرەگرین ئەحمەد لە دهوکێ کاک ئەحمەد بەڵێ کاکەکە چۆنی زۆر سپاس کەرەمکە ممنون کاکە کارەوە کە سەر مەسەلەمە سەر پێشمەرگەیە کەیفاتەیە بەسمە پێ باش بل سەر تەوەرێمەوە گوتول سەرەکرانێکی دبینی قاچاقبەرنا نەفتێ لە عێراق و پەقاندنا بۆریاژە لێ هەندە قاچاقچیان و پۆلیس حیمایەتەوان کەنسەران دەبیت بەس بەرحاڵ سەرنجە خۆشی بێژە کاک ئەحمەد خزمەتداینە فەرموو بەرە سپاس کاکەکە پرۆسی نسبەت و پێشمەرگەی ئەم چونە لیوە 4 لیوە چی کردن سەر وەزارەتە عێراقی بە عەلە ئەساس جایا ئەس پێشمەرگی چونە سەر لیوە ئەوە 2 ساڵە تقریبا چونە سەر لیوە عێراقی بە چالیوە چی کردن سەر کوردستانی سوپای کوردستانی دیژن حتا نو که یک دست جلکامه والگرتی بله راست رتبه کیا 5 ساعت و اشتا واجبی رسمی جیبو منا دانه بس گله تدریب ماید کریم گله که دوره ماید کریم حتی نو که زاد دوره راتب چه فایده منه کی اما راتب می والگرتی 5 ساعت راتب می بویا 5 ساعت بەڵێ کاک ئەحمەد میویدارین بەرپرسێن تایبەتمەند لەسەر بەیەکێ هایداری ڕەوشەوە بن ڕێبار لە هەولێرەوە ئەو کاتە باش هەموو کاتێکت کاک ڕێبار بەڕێزم من سەبارەت بە ئەو بجێ عێراق و هەرێمی کوردستان سەوارکەم هەمان لە پەرلەمانتارەکانی خۆشمانەوە لە هەولێردا دەنشین بڕیارێکە دەردەکەن سەبارەت بە جەوزێکردنی پرۆژەکان هەموو پرۆژەکان باسەکەم لە عقاری بگرێ لە بودجەی وەزارەتی ناوخۆ بگرە وەزارەتی پێشمەرگە بگرە هەموو بودجەکان باسی لێوە دەکەن کە ئەمە بۆ پێشمەرگی ئەمە بۆ وەزارەتی ناوخۆیە ئەوە بێن بۆ عقاریە ئەمان بودجەکە دیاری دەکەن بەڵام ڕێژەی کارفێکردنەکەیان نادیارە هەر بۆ ئێستا نازانم مختەرحەکەی من نازانم ئێوە لە بەرنامەکەم بۆ تایبەتە بەچی بەڵام من باز لە یەک بوار دەکەم ئەویش بواری عقاریە بڕیارێک دەردەکەن کە بڕیار ئەوەیە کە 20 میلیۆن دەدرێ بە هەر خانوبەرەیەک 20 میلیۆنێک ملیۆنی بە دوو بەش دەیدەم بەشی یەکەم با دوو هەر بکەن تا دەگاتە سەفی ئەو بوارەی کە مەسەڵەن 10 میلیۆنی تێدا سەرف دەکەن یان خانیەک بە 20 میلیۆن تەواو دەکرێ جای ئەوە دەڵێن دەبێ کاشی و سپیکاری و بۆڕ و تەسیس و هەموو شتێدا ئەوە بکەن ئەوجا بەشی دووەمتان دەدەنێ من ئێوە ئەەکەمە حەکەم لەو بوارەدا هیچ هاواتیەک دەتوانێت بە 20 میلیۆن بەڵێ کاک ڕێبار
بەێ بێگومان بابەتی ئێمەوەکە تۆ شێوتی تایبەت نەبوو لەسەرەوە بەڵام سەرنجی تو گەیشت سپاس دەکەین ئەحمەد لە قادرکەرەمەوە کاکە گیان ئەم کاتت باش هەموو کاتێکت باش مامۆساگیان باس هین نەوت بە هەدەربردن بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق با من خزمەتی برای بەڕێزم کە مەزدای خزمەت لە منەوە فەرموو کۆرمۆرم سەربەنەحەی قادرکەرەمی لە 2007ەوە کۆمپانیای دانەغاز لەناو ئەرزەکانمانە نەوتی دەراودە نەوت و غاز ئەڕوا ئەرزەکانمانش پێنج پشتەها بە دەستمانەوە زیاتر سێ گوندە هەردوو کۆرمۆری گەورە و بچێک کۆرمۆری شێخ جەلال زیاتر لە 100 فەلاحی لە 2007ەوە ئاشتی هەورامی و ئیدارەی گەرمیان و قایمقام چەمچەماڵ و زەراعەی قادرکەرەم هەموو مایە عەقدێکمان پێکەنن کاکە وەرن کە ئیسقەڵ عەرزەکانتانە دەنێ عەرزەکانمان دۆنمیان بۆمان تۆ تای سەدەسیمان پێکەن هەمومان پاشماوەی شەید و ئەلفانین داوا لە بەڕێستانەکەین لە 2007ەوە نەو لە عەرزەکانمان دەرئەکەن و ئەبرێت بێ ئەوە دینارێک قەرەبوومان بکەن هەمومان یە زەراعەی قادرکەرەم عەقدێکمان بۆکە ئەرێ دۆنمی ملێنێکتانە یە قەناعەتمان ژە تای سەد دینارێکیان نەداتیوان داوا لە بەڕێستانەکەم ئەم سکاڵامانە پێشاو بخەن بەڵێ کاک ئەحمەد لە قادرکەرەمەوە وەکو سەرنجی تو گەیشت لە سەرەوەکە خاوەن ئەرزێکی زۆرن لە 2007ەوە تا ئێستاش نەفتی لێ دەردێنێ هیچ قەرەبوویەکتان بۆ نەکراوەتەوە بە تایکی سەرنجی تو لە بەرچاوەرەگرین عەبدولستار لە زاخ و دگەلمەیە دەمێتە باش درا دەم باش دەستخۆشی بابەتێکم ئەندۆستی بابەتێکی گەلێکی مەترسیدارە چونکو ئەگەرم بەرە خۆ بینێ نفت ژێتەرێکی سەرەکیە بۆ داهاتی عێراق ئەم بینن 95 ساتەیە ئەگەر ژێتەرە هەژی هاتە دزیش لانێکی و هەر دزێکی و ڕاستیە بەدێ مەترسێکە زێدە چێکل سەر داهات عێراقی و نقطە دێ مدوێت بێژم ئەوە بۆچونا من ئەدوێت حکوومەتە هەریمەژی بوچونا خود یارد سازشتی تدخل زی کار داد کرد چونکه اگر هم بینو برای خود بینی بودجه عراق کو دهات نفتی دهات بو کردستان ته 17 ساده اگر هم بیشین 100 برمیل شو نفتی بو یتاتین دزین به 17 برمیل یش کردستان جاتین دزین ابجاد ویت کردستان خدمت کردستان جی روکی باش بود و برانبری وشان براسط و افضل متواش باشتر سپاس بو سرنجی تاکای عبدولستار جوهر دوا پیوندی مال شهر سليمانية وكاك جوهرم كاتو باش ام كاتي خو باش كاتو هكا همو كاتيكت كرم كا والله سرتا دخوشي لي كم زور سپاس بندێکی کوردی هەیە دروست بەڕاستی بۆ ئەم بابەتەی جەنابە هەڵبژاردووە تقریبا پڕ بە پێستی خۆیەتی کوردەواری پندێکی هەیە ئەڵێ ئەو ڕۆژە ماڵۆی کرایە پێخست گەورە ئاوی ڕست چووکە پێی تێخست دروست ئەمە بۆ ئەم بابەتەی ئێستامان تەواوە ئەگەر گەورەکانمان لە سەرەتاوە يعني بقاچاقی قاچاق تۆ کە ئەڵێ قاچاقی قاچاق مەبەستمەوە زۆر بەنهێنی خەریکی ئەم بەزمە نەبوو بن مەبەستم عراقیەکانی جنوبە بە تەعکید ئەوە بە تەعکید ئەوانەی خوار ئەوانیشەوە فێر نابن کابرا هەڵسێ زۆر بە سەراحەت ئەوە حتمما لە خۆشیان ناوی کە بە تەسویریشی کردو دوای بڵاویشی کردوێتەوە یعنی کابرا زۆر بەو پەڕی شانازیەوە ناڵێ هەڵیکە یا شتێک لەو بابەتە ناڵێت تەقەن مۆلیدەکە ئاڵێکە ئاڵێ هەڵیکە یا بە کۆتەرە خەریکی بڕینەوەی بۆریەکە نابێت و نەوەی بدێ ئەمە بۆ خۆی بابەتێکیان من پێم وایە ئەگەرم کردە ڤیدۆیە لە هەر دەوڵەتێکی تری حتا ئاسیاویش بووە لە هەر دەوڵەتێکی کا بووە بە دڵنیاییەوە بە دوواداچوونی زۆر جدی بۆ کراوە ئەو شەخصانەشە دۆزرانەوە کە خەریکی ئەو بەزمەوە زۆر بە سەراحەت خەریکی ئەو سامانە نەتەوەیەیە کە ئەمە سامانی جیلەکانی داهاتووە کابرا خوازانە چیشی لەکە بەڵێ کای جەوهەر زۆر داوای لێبوری نەکەین کاتێکەمان بەرەو کۆتایی ئەڕوا زۆر خۆشحالین بۆ پەیوەندیکردنەکەت بۆ سەرنجەکان سوپاس بەڵێ ببورن تەماشاوانە نێجا ئەحمەد گۆران ئەڵێ باڵێ من وەکو گەنجێکی ئەم وڵاتە پێم وایە سامان و مولکی عێراق هەمووی لە ژێردەستی بەرپرسەکانە و هەر کەسێک سوود لە داهاتە بەخێر و بێرە وەردەگرێت و دیارە دەیبیستین کە قاچاقبردنی نەوت لە عێراق و هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئاشکرا هەیە بەڵێ تەماشاوانە نێجا یا سەبەهی جاردن لە تەوەرەکی گرنگتر و گەرمتر دەخزمەتەوەیان هێژا بگەین هەر شاد و بەختەوەر بن نێڤار باش